چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی جیۆلۆجی زانکۆی سلێمانی بە بەشداری زیاتر لە 177 توێژەری ناوخۆیی و بیانی دەستی پێکرد. لە کۆنفرانسەکەدا 62 توێژینەوەی زانستی دەربارەی بەرد و نەوت و ئاو و ژینگە و سامانە سروشتیەکان و کارەساتە سروشتیەکانی تایبەتمەند بە زانستی زەویناسی خرایە ڕوو. سانەوە زۆر پرسیارێکی جوانە ئەوان زۆر بە گرنگی وەسفی ئەوواکەن چونکە زۆر شوێن هەیە تا ئێستا دەستمان بۆ نەبردووە لە ناحی لە بواری جیۆلۆجیەکەیە لەبەرەوە بڵێ ئەوە تا بۆیە ئەوانیشمان بانگێش کردووە تا لە نزیکەوە ئاگاداری ئەو بابەتانە بن و بتوانین پێکەوە هاوکاری بکەین ئەوان لەوانەیە لە هەندێک بوارە شارەزاییان لە ئێمە باشترە هەرچەندە ئێمە خۆمان زەویەکەی خۆمان باشتر ئەناسین لە ناحی جیۆلۆجیەکەەوە ئێمە زۆر باشترین لەوان چونکە زەوی خۆمانە لەبەرەوە بەڵام هاوکاری ئەوان لە ناحی تەکنۆلۆژی لە ناحی خیبرەوە ئەوان لەوانەیە لە هەندێک شوێن باشتر بن ئێمە پێکەوە هەوڵین ئەو دراسانە بکەین. توێژەران لە وڵاتانی جیهانیەوە هاتبوونا سلێمانی و توێژینەوەکانی خۆیان لەسەر بواری زەویناسی کە لە سەرناوچەکانی کوردستان ئەنجامیاندا بوو لە کۆنفرانسەکەدا خستیانە ڕوو. کۆنفرانسەکە نێودەوڵەتیە بە هەموو پێوەرەکان نزیکمان کردێتەوە لە ستاندارد نێودەوڵەتەکان بەوەی کە ئەو قسەکەری بیانیمانەیە توێژەری بیانیمانەیە و هەروەها بەحسەکانیشمان ژمارەی زۆریان هەیە وەروەها لیژنەی عیلمەکەشمان لە 150 زیاتر کەسی بیانیواتە لە زانکۆکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئێمە ئامانجمان لەم کۆنفرانسە ئەم کۆبوونەوە زانستەیە پسپۆڕانی بوارەکە لە هەموو عێراقا یاخۆ لە کوردستانی گەورەیە کۆ بکەینەوە و توێژەرانی دەرەوەش بێن بیرۆکەکان ئاڵوگۆڕ بکەن پەناڵ و گفتوگۆی زانستی بکرێت لەسەر ئەو بەحسانەی کە پێشکەش کراون ناوچەکانی کوردستان دەوڵەمەندە بە سامانە سروشتیەکان و دەتوانرێت لە پیشەسازیدا سوودی لێ ببینرێت. وەزیری بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستانیش کۆنفرانسی جیۆلۆجی بە گرنگ دەزانێت بۆ لێکۆڵینەوە لەسەر ئەو سامانە سروشتی کە لە هەرێمی کوردستان هەن. ئەو توێژینەوە ئەو لێکۆڵینەوەی لەو کۆنفرانسانەدا پێشکەش دەکرێت ڕۆڵێکی باڵا دەبینێت لەوەی کە ئەو سەرچاوە سروشتیەی کە لە کوردستاندا هەیە بیناسێنن و جەدوای اقتصادی ئەو کەمیەیەکێ هەیە دیاری بکەن بۆ ئەوەی بتوانین ئەو سەرچاوە سروشتیانەی خۆمان بەکاربێنین چونکە ئەوەی ئێمە لێی دەزانین ئەو ئەوەندە معلوماتی هەمانە کە دەزانین کانزایەکی یەکجار زۆر لە کوردستاندا هەیە ئەگەر ئەو جۆرە لێکۆڵینەوانە بەردەوام بن دراسەیەکی باشی بکرێت دەتوانین سەرچاوە سروشتەکانی خۆمان ئەو کانزایان لە کوردستاندا هەیە بەکاری بینین پێویست بەوە نەکا بچین لە دەرەوە ئەو کانزایانە هاوردە بکەین. کۆنفرانسەکە لەلایەن کۆمەڵی جیۆلۆجی کوردستان و بەشی جیۆلۆجی زانکۆی سلێمانی دەستی پێکرد. کۆنفرانسەکە بووە دەواازەیەک بۆ پتەوکردنی پەیوەندی توێژەرانی زەویناسی ناوخۆی و بیانی و پێشخستنی ئاستی زانستی زەویناسی و لێکۆڵینەوە لە ناوچە دەوڵەمەندەکانی کوردستان لە ڕووی سامانە سروشتیەکانەوە. ڕێزان محەممەد کورساد نیوز سلێمانی. کە بە ئامادەبوانی ئەوە دیارەکە زۆر